سەڵاوتان لێبێ وەک دەزانن دوێنێ سەرۆکوەزیرانی حکوومەتی عراق ڕایگەیاند حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال پابەندن بە ڕێکەوتنەکانیان و هەردوو لە بەرپرسیارانە مامەڵە دەکەن. بەڵام ئەمڕۆ پارەی ئەم مانگەی هەرێمی کوردستانیشمان ناردووە، بەڵام لە بڕی 912 ملیار دینار تەنها 598 ملیار دینار خراوەتە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان. بەو شێوەیە 314 ملیار دینار کورتێنان بۆ موچە هەیە. ئەم بابەتانە و بابەتی دیکە لە کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستاندا باسکراون. بۆ ئەم مەبەستە وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان پێشەوە هەورامانیم لەگەڵە ئەم پرسیارانە لەو دەکەم و وەڵامەکانی خۆتان وەردەگرنەوە. کاک پێشەوە بەخێر بیت. با سەرەتا لە پرسیارە گەورەکە دەست پێ بکەین. ئەمڕۆ کۆبوونەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کۆبوونەوەی ئاسایی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرەتا باس لە بودجە و موچەی خەڵکی هەرێمی کوردستان کراوە. بەپێی ئەو بڕەپارەی کە خراوەتە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان 314 ملیار کورتێنان هەیە. ئەم کورتێنانە چۆن پڕ دەکەنەوە وەکەی موچە دابەش دەکرێت؟ بە ناوی خی گەورە سڵاو لە ئێوەی بەڕێز لە بینەرانی کوردستان 24 ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران هەبوو لە چەند بڕگەیەک پێک هاتبوو. یەکێکیان بابەتی مەسەلەی بەغدا هەرێمی کوردستان بوو. لە پاڵەمەدا بەڕێز جەنابی سەرۆک وەزیران بۆ کارەساتی شنگال پەیامێکی هەبوو و ئامادەی حکوومەتی هەرێمی کوردستانی نیشاندا بۆی کە جارێکی دیکە شنگال ئاوەدان ببێتەوە و هەروەها داوای کرد کە حکوومەتی عراقی پابند بێ بۆ ڕێکەوتنەی کە هەیە بۆ لەگەڵ هەرێمی کوردستان بۆ ئاساییکردنەوەی دۆخی شنگال کە تاوەکو ئێستا کۆمەڵێک ڕێگری هەن لەبەردەم ئەوەی کە شنگال جارێکی دیکە ڕەنگوڕوویەکی ئاوەدانی بەخۆیەوە ببینێت. بۆیە حکوومەتی عراقی ئێستا و تەرەفەیە کە بێ لەم بابەتەدا ئاسانکاری بکات و ڕێکەوتنی خۆی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکات بۆ مەسەلەی شنگال. بابەتی موچەکە ئەمە ینی وەکو ماتەڵێکی لێ هاتبوو دێت نایەت چەند ڕۆژێک بەر لە ئێستای واگەدار بوون کە ڕێکەوتن کرا کاتژمێریەک و 30 خولەکی شەو بوو شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ شاندی حکوومەتی عراقی گەیشتنەوە ڕێکەوتنی کە پێویستە شایستەی دارایی بنێرن. شایستەی دارایی جیاوازە لەگەڵ موچە. ئەوە بوو ینی وترا بە شاندی هەرێمی کوردستان تەواو هەموو شتێک تەواو بۆ ئێمە موچە ئەنێرین. موچە گەیشتە ئەمڕۆ بەڵام نەک شایستەی دارایی نەبوو بەڵکەوەی کە نێردرا تەنانەت موچەش نەبوو. لەبەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان سەر و 900 ملیار دیناری پێویستە بۆ موچە، بەڵام 590 ملیار ئەنێردرێت بۆ موچەواتە بۆشاییەک دروستە بێت. دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەمە پڕ بکاتەوە. بۆیە هیچ مەبەڕێک نییە و هیچ هۆکارێک نییە بۆی کە بەم جۆرە مامەڵە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ واژۆیانەی کە کراون لە ڕێکەوتنەکاندا. دوێنێ محەممەد شاه سوودانیش گوتی هەردوو لامان بەرپرسیارانە کارمان کردووە، هەردوو لامان پابندین بە ڕێکەوتن و بۆ ئەم مانگە حکوومەتی هەرێمی کوردستانمان پارەدار کردووە. بەڵام بۆچی ئەمڕۆ کەمتر لە پارەی موچەی یەک مانگی هەرێمی کوردستان هات بگرە کە شایستەی دارایش نهات؟ یعنی هۆکاری ئەمە چییە؟ ئەمە و پرسیارەیە کە ئەبێت خەڵکی کوردستان بیکەن و ئێمە بیکەین و ئەو لایەنانەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیان هانەدا بۆ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عراقی بیکەن و ئەوانەی کە پێیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تاوانبارە لەم بابەتە ئەبێ ئەوانی ژۆ پرسیارە لە خۆیان بکەن کە ئێستا بێدەنگن و لەسەرم پرسە هیچ قسەیەکیان نییە و هیچ بەرگریەکیان نییە لەو زڵمەی کە لە خەڵکی هەرێمی کوردستان کرا دوای 2 مانگ هاتن و چوون و بێنەوە بەردە تازە بە تازە موچەیەک بە نەقسی بنێریت و شتێک بە ناوی شایستەی دارایی نەبێت کە زۆر زیاترە لەمە. ینی حەقی هەرێمی کوردستان لە بودجەی عێراقدا لە فلو پرۆژە یاسایی کە لە پەرلەمانی کوردستانەوە پەرلەمانی عێراقەوە دەچوو زۆر زیاترە لەمەی کە ئێستا بۆ هەرێمی کوردستان نێردراوە. یعنی ئەمە پرسیارێکە ئەبێ زۆر کەس بیکات. بۆچی ئەمە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستانە کرێت کە ئێمە نە بە هۆکاری تەکنیکی ئەزانین نە بە هۆکارێکی ئەزانین کە هەرێمی کوردستان کەم تەرخەم بوو بێت هەر شتێک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بوو جێبەجێ کرد. ینی هیچ شتێک نەماوە کە حکوومەتی عراقی جێبەجێ نەکات. ئەم ڕەپارەی ئەمڕۆ هاتووە بەشێکە و هاتووە و بەشی دیکەی بەدوادادێ و هۆکاری تەکنیکی هەیە و ڕەنگە لە چەند ڕۆژێکدا پارەدارکردنەکە تەواو بێ
یاخودم بە شەهاتۆ بەشی دیکە حکوومەتی عراق چی بێەوە گوتووە زانیاری بۆ جۆرە وتراوە کە ئەمە موچەی مانگێکە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان بەم جۆرەی کە هاتووە حکوومەتی عراق حکوومەتی عراقی ئەمەی ناردۆ بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ئەمە موچەی مانگێکە یانی ئەم پارێتەوە پێتان وایە کە ئەمە ڕەفتاری ڕاستەوخۆی حکوومەتی عراقە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێشتر ڕێکەوتنیان کردووە یاخود دەستی دیکەی تێدا هەیە ڕەفتاری حکوومەتی عراق بێگومان پارە بە واژۆی وەزیری دارایی و بە موافقەتی بەڕێز سەرۆک وەزیرانی عراق دێت ئەو گەشببینیەی کە هەبوو لە نزیکبوونەوەکان ئێمە لەو پابندیانەی کە ئێمە نواتمان بەرامبەر بە حکوومەتی عراقی ئێمەنجامەکەیمان وەرنەگرتەوە و ئیلتیزاماتانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر شانی بوو جێبەجێ کرد وەڵامدانەوەکە بەو شێوەیە نەبوو و من تەسەور ناکەم ینی ئەگەر بەم جۆرە بەردەوام بێت ئەگەر ئێمە لەسەر ئەم کێشەیە بڕۆین پێم وانە حکوومەتی هەرێمی کوردستانی تر هەروە سیرکرد بێت کاتێکەوە نایەنە پێشەوە حکوومەتی هەرێمی کوردستان 50% خۆی چۆتە پێشەوە و بە وتەی جەنابتان ئەوان 50% نەهاتوونەتە پێشەوە وەڵام 50% نەچوین ئێمە 100% چوینەتە پێشەوە چی دەبێ بۆ نمونە ئەگەر هەردوولاتان نزیک یەکتر ببنەوە ئێمە 100% چوینەتە پێش ئەوان چەند هاتوونەتە پێشەوە بەجێبەجێکردن یا ئەو ڕێکەوتنەی کە لەگەڵ ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا ئاماژەیەکی باشی هاتنە پێشەوە نییە حکوومەتی هەرێمی کوردستان کاردانەوەی چی دەبێت ئێمە مامەڵە لەگەڵم بابەتە دەکەن ئێمە چاوەڕێی ئەوە ئەکەین کە حکوومەتی عراقی پابند بێت بۆ ڕێکەوتنی کە لەگەڵ هەرێمی کوردستان هەیەی ڕێز لە ئەو پرۆژه یاسایە بگرێت کە لە پەرلەمانی عراقیەوە دەرچوو کە بەشی هەرێمی کوردستانی تیا دیاری کراوە لە مەسلەی ئەگەر ئێمە پێشتر هەندێک دەنگ هەبوون لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە یان و دەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەکەی بداتە بەغدای ترە وڵاتە بێتە بە هەشتێک و هەموو شتێک کۆتایی پێدێ و ئەمە ئینکاری و عینادی و نازام چەندین تعبیر و قسە هەبوون بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان مەسئولە لەمە ئێستەوە نەود لە دەستی حکوومەتی عراقیەوە خەریکە کێشە بۆ بنزین و سوتەمەنی ئێمەش دروست بوو ئەزانی ڕێگە لە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان گیراوە یەکێک لەو مبەررانەی کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باسی لێوە کراوەی عراق ئێمە ئامادەیمان دەربڕێەوە بۆ بەرهەمی ناوخۆی عراق چەند پێویست بێت نەوت بدەینە حکوومەتی عراقی لە یەکەم قۆناغیمە 50,000 بەرمیلمان داوە دوایی گەشتۆتە 70,000 بەرمیل ئەوان ئەمڕۆوە کێشیان بووە ئەو بڕێی دیکە ئەوان 400,000 ینی على اساس حکوومەتی هەرێمی کوردستان قدرەتی بەرهەمێنانی 400,000 بەرمیل ئێمە هەفتیان لێ وەرەگرین ئەوی دیکە چی لێکەن ئێمە گەر لە دەست خۆتان نییە ینی چی لێکەن تەنوای ناردنی و بڕە پارەی لە بەرامبەری ئەو 70,000 بەرمیلە بووە نەک بەرامبەر ینی بیان و ئەمڕۆ ڕێگەکەوی لەسەر شتێک کەسێک پەیدا ئەبێت بیانوێکی دیکە ئەدۆزێتەوە لە بەرامبەر خواستی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بەس من یەک دڵنیایە دەم لێرەوە ئەمەی کە ڕووی داوە ئەمەی کە ئەکرێت شتێک نییە بەرامبەر بە بەڕێز مەسرور بارزانی شتێک نییە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان و شتێک نییە بەرامبەر حەزبێکی دیاریکراو لە هەرێمی کوردستان ئەمەی کە ڕوئەدا زۆڵم و غەدرێکە بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە پێشتر دەنگێک بەرز بوو بۆ موچەی سلێمانی بەجیا ئەدەین و موچەی نازانم کوێ بەجیا ئەدەین و چیەکەین یان چی ناکەن ئێستا کوا موچەی کوێ بەجیا نێردرا کوا غەدر لە هەموو کوردستان نەکرا ئەوان ئێمەیان هەموو بەیەک چاو سیر نەکرد باشە ئێستا لەم پرسەدا ئەگەر هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە ئەو ئەمڕۆ داواخوازی و داواکاری بەڕێز جەنابی سەرۆک وەزیرانیش بووە ئەگەر بە یەک دەنگ و بە یەک دەست و بە یەک ڕۆیا هەمومان نەچینە پێشەوە لەم مەسەلەیە مەترسیەکە لەسەر هەموو خەڵکی هەرێمی کوردستانە لەسەر هەموو شارەکانی هەرێمی کوردستانە لەسەر هەموو حەزبەکانی هەرێمی کوردستانە لە مەسەلەی وزەدا ئامانجەکە چییە؟ ئامانجەکە ئەوەیە کە ینی ئێستاوە ئێمە پێشتر سەر و 400,000 بەرمیل نەوتمان هەبوو ئێستا ئەمە بلۆک کراوە کە بلۆک کراوە وردە وردە کەڵگەنەوتیەکان توانای کارکردنیان نامێنێ وردە وردە کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان ئەکشێنەوە وەکەرتی وزە لە هەرێمی کوردستان کۆتایی پێدێت ئامانجەکە ئەمەیە کە ئەمەکرا بابەتە دواتر بە وردی باز دەکەین بەڵام ئێوە جەنابتان دەڵێن کە ستەم لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەکرێت لە دوای ڕێکەوتنەوە شاندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال بەیەکەوە کاریان کردووە بەڵام ئەمڕۆ لە لێدوانێکیدا
جێگری سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی خلاص دلێمی دەڵێ کە خەتای وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بووە کەم تەرخەمی ئەوان بووە کام بڕا پارە نێردراوە بەو شێوازێ ئایا بە جددی کەم تەرخەمی هەبووە لە شاندی هەرێمی کوردستان یاخود ڕێدرە دەکرێت؟ من ڕێزێکی زۆرم بۆ ئیخلاصخان پێم وایە هەڵەیەک لەم لێ دوانەیە هەیە و تەسەوڕەکەم لە بێ معلوماتیان قسەی کردبێت هەرچەندە خۆزگە لەگەڵ دکتۆر ئومێد سەباح من داوا لە کۆنتترۆلتانەکەم ئەگەر بتوان دکتۆر ئومێد حاصل بێ قسەی لەگەڵ بکەن ئەو منیش ناوەکاری شاندەکانەوە ئایا بەڕاستی من حەزەکەم لە دکتۆریش بەپرسیم بزانین بەڕاستی حکوومەتی هەرێم کەم تەرخەم بۆ لەم بابەت نمونەیەکی بەسیتر بۆ بێنمەوە داهاتی ناوخۆی هەموو عێراق 13 تریلیۆن دینارە باشە ئەگەر تۆ داهاتی ناوخۆ لە هەرێمی کوردستان وەربگری ئەبێت بەپێی ئەو ڕێژەیە وەری بگری کە لە ناو پرۆژه یاسای بودجێس 12 پوینتێک چەند پوینتێکە ئەبێ بم جۆرە وەری بگری کەچی ئێستاوان هاتوون ئەڵەن نا داهاتی ئێوە ئەبێت سەر و 4 تریلیۆن دینار بێت بیدەنە ئێمە زۆر باش بەڵام نامەنتەقی و نالۆجیکین داواکاریەکان لە بیانووە چن ینی لە بیانوو وە گەڕان بۆ کۆمەڵێک هۆکار بۆ ڕێک نەکەوت زیاتر باش دەکەین کاک پێشاو بەڵام داوا لە هاوکارانم دەکەم بەڕێز سومێت سەباح وەربگرن بۆی وەڵامی ئەو پرسیارە بداتەوە. بەڵێ منیش پێم خۆشە و قسەی لەسەرەکە لە بابەتی بودجە و موچەدا ئێمە ئەگەر حسابی کەین ملیۆنێک و 200,000 موچەخۆرمان هەیە یعنی ئەگەر پارەی موچە بشێت پارەی موچەخۆران دابەشیش بکرێ ئێمە خەڵکێکی دیکەمان هەیە نزیکەی 5 ملیۆن خەڵکە بێ کامانە بازرگانی بچووکن مام ناوەندن بازرگانی گەورن خەڵکی کاسبکارە ینی جیا لەمانە ئەگەر شایستە داراییەکانی حکوومەتی عێراق نیە حکوومەت چۆن ڕوبەڕووی ئەم بابەتە دەبێتەوە ینی بۆ ئەوەی ئەمانیش بتوانن بژێوی ژیانی خۆیان بکەن ینی بابەتە کارتەنیا موچە نییە ئەمەی کە بەرامبەر بە ئێمە ئەکرێت تەنها موچەخۆر لی زەرمەند نییە چونکە کە تۆ پارە نەدەیت مەگەر کێ ئەم پارەیە خەرجەکات کاتێکە خەڵک دوو مانگ نەچێتە بازار کاتێکە ژیانی خەڵک ناڕەحەت بێت بێگومان مارکێتەکان بازاڕیان نامێنێ ڕێستۆرانت بازاری کەسەبێ و هەموو کاریگەری لەسەر هەموو بازاڕە بێت کە کاریگەریەکی خراپ دروست بکە ئەوەشی کە موچەخۆر نییە بەهۆی ئەم بابەتەوە زەرمەند دەبێت بۆیە سەرڕای هەموو ئەو سەختیانەی کە ئێمە ڕوبەڕوومان بوونەوە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کات نەیهێشت کە خەڵکی ئێمە خەڵکی خۆمان بگاتە ئەو ناڕەحەتی کە ئێستا پێی گەیشت لە سایەی ئەو خواستەی کە کۆمەڵێک خەڵک ئەیان کرد و کۆمەڵێک خەڵک تەشجیع و هاندان و با ئێمە نەوت تەسلیمکەین با ئێمە ئەم ئابوووریە ماڵی خەڵکی وێران کرد ئەم نەوتە ماڵی خەڵکی وێران کرد ئێستا یەک کەسیان لە ساحە نەماوە ئێستا کەسیان لە ساحە نەماوە قسەیەکی منطقی بکات بۆم خەڵکە جگە لەو ڕیتم و ستایلە پۆپۆلیستی کە هەیەیان بوو و هەموو هەدەفەکەیان لێدان بوو لەو کابینەی خۆیان دەستوری و یاسایی بوونی ئەم کابینەیە و ئەم هەرێمە و ئەم چوارچێوە یاسایی کە خوێنی بۆ درا تەسحی بۆ درا قوربانی بۆ درا هەزاران شەهیدی بۆ درا ئێستا بە میزاجی کەسێک کە لەوانێ ئەسڵن شتێک بەلای و مهم نەبێت کورد بێت لە بەغدا خەڵکی ئێمە برسی ببێت و دام و دەستگاکانمان بیانەوە پێشیان هەرێمی کوردستان و خەڵکی ئێمە بگەێنە ڕادەی وامان لێ بکەن بە حکوومەت و خەڵکەوە زەلیل بین بۆی کە ئایا موچەیەکمان بۆ نێرنیان نەنێرن. بەڵێ دەینەوە سەرم بابەتە بەڵام هاوکارانم سەرۆکی وەفدی و حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر ئومێد سەباحیان وەرگرتووە کە هاوکات سەرۆکی ئەنجومەنی دیوانی وەزیرانی هەرێمی کوردستانیشە ڕاستەوخۆ بە تەلەفۆن لەگەڵمانە کاکومێت ئەو کاتت باش بێ ئێمە پرسیارێکمان لە کاک پێشەواش کرد دەخوازم جەنابتان وەڵامی بدەنەوە سەرۆکی لیژنەی جێگری سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقی خلاص دلێمی لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا دەڵێت کە کەمتەرخەمی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بووە کە بەو شێوازە پارەیەکی کەمتر بۆ هەرێمی کوردستان دابین کراوە وەڵامی جەنابتان بۆ ئەمە چییە؟ سڵاو ڕێز بۆ بینەرانی کورسان چوار ڕێزم بۆ برای خۆشەویستم کاک پێشەوە سەبارەت بەم بابەتە ئێمە لە 16 حەوت هەموو میزانی مراجعە تەسلیمی لایەنی ئیتیحادی وەزارەتی مالیەی ئیتیحادی کراوە میزانی مراجعەی ئێمە بە پێی خواست و پێوەرەکانی لایەنی عێراقی دانراوە
چونکە پێشەوەی میزانی مراجعە بنووسینەوە ئێمە تیمێکی تەکنیکیمان نارد بۆ وەزارەتی مالی اتحادی پیانمان وت بۆ ئەوەی تەوحیدی ئیجراعاتەکان بکرێەوە میزانی مراجعە بە یەک ڕەتم بنووسرێ لەوێ داوامان لیان کرد کە نظامی حسابی و ئالێتەکان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ڕوون بکەنەوە بۆ ئەوی بە ئەو پێوەرانە میزانی مراجعە دابدرێ و مطابقە بکرێت ئێمە کە دوای تیمە تەکنیکیەکە گەڕایەوە میزانی مراجعەی هەرێمی کوردستان بۆ ئەو 5 مانگە بە پێی پێوەرە عێراقیەکان دانراوە و لە 16 حەوت بە فەرمی میزانی مراجعەی 5 مانگ و میزانی مراجعەی مانگی 6 لە 30 حەوت تەسلیمی وەزارەتی مالیە اتحادی کراوە میزانی مراجعەی ئێمە هەتاکو ئێستا بە فەرمی هیچ لایەنێکی اتحادی و بە تایبەتیش وەزارەتی مالیە اتحادی هیچ رەخنەیەکی لەسەر نەبووە کە بڵێن ئەم میزانی مراجعەیە هەڵەیەکی تێدایە یان کەموکوڕێکی تایە یان نەقسێکی تێدایە ئەگەر ئێمە بە نووسراوی ڕەسمی میزانی مراجعەمان تەقدیم کردووە بۆیە ئەگەر نەقسێکی تیابێ یان ئەگەر کێشەیەکی تێدا بێت و دەبێت وەزارەتی مالیە اتحادی بە نووسراوێکی فەرمی ئێماگەداتاتەوە ئەو نەقسە وەڵانە هەتاکو ئێستا هیچ بابەتێک لەو شێوەیانە نییە بۆیە ئەم قسانە دوورە لە ڕاستیەوە و من خۆم لەگەڵ بەڕێز إخلاص بلێنی کە پەرلەمانتارێکی چالاکی ئەنجومەنی لژنەی دارایی پەرلەمانی عێراقا دەم لەگەڵ کرد ئەوتی من بەو شێوەیە تەصریحم نەداوە و من مەبەستم ئەوە نەبووە لە بابەتێکی ترژێ حەزەکەم بۆ ئێوەی بەڕێز بیان باز بکەم میزانی مراجعە ئێمە تەقدیمی وەزارەتی مالیەکەین لایەنی فەرمی بۆ ئەوەی بڵێت ئەم میزانی مراجعەیە تەواو یان تەواو نییە وەزارەتی مالیە اتحادی نییە بەڵکو ڕقابەی مالی اتحادی لەگەڵ ڕقابەی مالی هەرێم بە پێی یاسای موازنە تەکلیف کراون هەردووشان بە میزانی مراجعەی ئێمە و عێراقیشدا دەچنەوە یعنی ئەو میزان مراجعەی ئێمە کە هەموو نەفەقات و ئیراداتی ئێمەی تێدایە و عێراقیش میزانی مراجعەی خۆی هەیە هەردوو میزانی مراجعەکە ئێمە ناتوانین حکمی لەسەر بدەین بەڵکو دەبێت ڕقابەی مالی اتحادی لەگەڵ ڕقابەی مالی هەرێم پێکەوە بێن تەتقیقی ئەم میزانی مراجعەیە بکەنەوە ئمڕۆ شاندێکی تەکنیکی ئێمە لە بەغدا بوونە هەردوو ڕقابەی مالی کۆنووسێکیان واژوو کردووە لەسەر تەتقیقکردنەوەی هەموو میزانی مراجعەکانی هەرێمی کوردستان کە تەقدیم کردووە کە بەپێی قانونی موازنەیە بۆیە ئەمە جۆرێک لە پەرتەوازایی و جۆرێک لە ناشارەزایی لەم بابەتەیە هەیە بۆیە من حەز دەکەم هەموو لایەکە تەصریحێک وەردەگرن لە بەڕێزێک لەبەرەوەی کاتەکان کاتێکی هەستیارە بۆ پەڕی پرۆفشناڵیەوە و بۆ پەڕی ڕێکاری یاسایەکانەوە وڵام بدرێتەوە ئەمە پوختی بابەتەکانە بۆیە لایەنی فەرمی بۆ ئەوەی کە مصادقە لەسەر میزانی مراجعە بکە یان دەری بخا میزانی مراجعە هەڵەیتیایە یان کەموکورتیتیایە ئەوە هەردوو ڕقابەی مالی هەردوو ڕقابەی مالیش ئمڕۆ لە بەغدا کۆنووسی کاری هاوبەشیان تەوقیع کردووە ئێمە وەک حکومەتی هەرێمی کوردستان هەموو دەرگاکانمان بۆیان کردوێتەوە بڕیار وایە لە سبەینەوە هەردوو ڕقابەی مالی تدقیقی هەموو میزانی مراجعانە بکەنەوە و کارێکی ئاساییشە ئەگەر لە پرۆسەیەکی لە پرۆسەی ئامادەکردنی میزانی مراجعەیە ئەگەر نەقسێکیان هەردوو شتێکی تریشە بێ ئەمە ڕێکارێکە لە ڕێکارەکە جمعی داراییەکان بەڵام هەتاکو ئێستا ئەو شتانێک لایەن شاندەکەوە تەقدیم کراوە هیچ اعتراضێک و هیچ کتابێکی فەرمی لە هیچ شانێک لەلایەکەوە نهاتووە بۆ من وەک سەرۆک شاندی حکومەتی هەرێمی کوردستان ئەو دووپات دەکەمەوە کە ئەو هەواڵانە دوورن لە ڕاستی. بەڵێ دکتۆر ومێت سەباح زۆر سپاس کە لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵمان بووی. کاک پێشەوە باش دکتۆر خۆی تەوزیحەکەیە. بەڵێ ئەم ڕوونکردنەوەکەیدا جارێکی دێمەوە لای جەنابتان. بەڵێ قسەی زۆر دەکرێت وە قسەی گەورەش دەکرێت بە تایبەت لە سۆشیال میدیا. جا ئەو قسانە تەنیای خەڵکی ئاسایی بەکارهێنەری سۆشیال میدیاشنی جار وایە کەسایەتیەکی سیاسی تەسریحەدا دەڵێ ئەم ڕۆیوارە کۆبوونەوەم هەبووە لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی و سبەینێ موچە دەنێردرێ یاخود ئەم موچەی لەو بەروارە دەنێردرێ یاخود دوو موچە بەیەکەوە دابەش دەکرێت ئەمانە سەرچاوەیان چییە؟ من لێرەوە ئەڵێم هەر لێدوانێک لەو تەبێژی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە یان لەو تیمانەی کە ڕاستەوخۆ چنە بەغدا وەرنەگیرێت ئێمە چەند ڕۆژی ڕابردوو هیچ قسەیەکمان نەبووە لەسەرم پرسە چکە ناڕوونیەک هەبوو و بەداخەوە بێمتمانەیەکیش هەبوو و بێمتمانەیەکە ئێمەش لە جێگەی خۆیان بوو ئەمانزانی کە ئەکرێت لە هەر دەقەیەکە گۆڕانکاری ڕوو بدات لەو بڕیار و ڕێکەوتن و واژۆیانەی کە ئێمە ئەنجاممان داون کە چکە
مێژوویەکمان هەیە لەگەڵ و تاریخێکمان هەیە لە جێبەجێ نەکردنی ڕێکەوتن و ئیتیفاقات. بۆیە بن هیوادارم میدیاکان بۆ کۆکردنەوەی لایک و کۆمنت و بەرزکردنەوەی ئاستی بینەری خۆیان یاری بە هەست و سۆزی خەڵک نەکەن. هەست و سۆزی خەڵکی ئێمە شایەنیەوە نییە کە باشتی ناخۆش و بە هەواڵی ناڕاست تووشی ناڕەحەتی بکرێن و بۆ خۆ دەرخستن و خۆ نیشاندان ناکرێت ئێمە یاری بە هەست و سۆزی خەڵکی خۆمان بکەین. ئێستا جەماوەری کوردستان خەڵکی کوردستان ئەتوانم بڵێم بەهۆی ئەو غەدرەی کە لە بەغداوە لێکراوە لە ینی دۆخێکی ناخۆش هاتێپەڕین ئەم ماوەیە و ناڕەحەتی زۆر بینرا کە دوای 2 مانگ موچەیەک بە کەم و کورتی بنێردرێ بۆ خەڵکی کوردستان. بۆیە ئەوانەی کە سەبەب بوون لە تێکدانی هەندێک شت لە هەرێمی کوردستان گویان بە ئاسایشی نیشتیمانی ئەم هەرێمە قەت نەداوە. هەندێک میدیای ئاراستەکراوی دەرەکی هەندێک میدیای زادەی کێشە ناوخۆیەکان ئێمە هیوامان وایە کە بەتەنگ ئەم پەیامەی جەنابی سەرۆکوەزیرانەوە بێن. دۆخێکی هەستیارە، دۆخێکە پێویستی بە یەکدەنگیە، پێویستی بە یەک ڕیزیە، پێویستی بۆیە نیشتیمانیانە بیر بکەینەوە، پێویستی بۆیە کوردستانیانە بیر بکەینەوە. هەر شتێک لە بینی خۆمان هەیە با لە بینی خۆمان بێت بە لەگەڵ خۆمان کێشەکانمان نەبینە دەرەوە، چونکە ئەمە کێشەی پارتی وێکێتی نییە، کێشەی شارێک و شارێکی دیکە نییە. ئەمە ئەجێندایەکە و ئایدۆلۆژیایەکە کە پێش ئەم حکوومەتە و پێش ئەم حکوومەتی دیکە و پێش چەندین حکوومەتی دیکەش بەرامبەر بە کورد هەبووە. بۆی ئەم ئایدۆلۆژیایە نەمردووە لە ناو عێراقدا. چەندە دەستێکی باش هەبێت هەوڵ بدا لەگەڵ هەرێمی کوردستان ڕێک بکەوێ، بیرۆکەیەک هەیە لە ناو مێشکیا شتێک نییە بە ناوی ڕاوەتەوە. بۆیە ئەم ڕقە ڕەنگەکانی دیاری نەکردوون. لەگەڵ پێت وایە ئەم ئایدۆلۆژیای ڕەنگەکانی دیاری نەکردوون، ئاڵای زەرد و سەوز و پرتەقاڵی و شین و مۆری دیاری نەکردووە. ئەم ئایدۆلۆژیایە لە ناو خوێنی هەندێک کەسدایە کە بەداخەوەندێکیان لە دەسەڵاتدان وەشتیشیان پێکراوە بەرامبەر بە ئێمە. بۆیە حەلی ئێمە چارەسەرمانەوەیە کە بە یەکدەنگی لە بەرامبەریان ڕابوەستین و چارەنووسی میلەتەکەمان هی یاری پێکردن نییە. هەندێک سیاسی تازە هەڵتۆقیوی پۆپۆلیست نەشارەزا با یاری بە هەست و سۆزی ئەم میلەتە نەکەن با بۆ جارێکیش بێ لە بەرەی خەڵکی خۆیان بن و لەگەڵ خەڵکی زۆر باش کاک پێشەوە خەڵک مەبەستیانەوە بزانن. ینی ئێستا لەو 2 مانگەی کۆتاییدا ڕێککەوتنی باشکرا هەموو شتەکان باش چوونە پێشەوە، جارێکی دیکە کەم تەرخەمی دەبیندرێ لەلایەنی حکوومەتی عێراقی. پێتان وایە دەستی ناوخۆ و لایەنی ناوخۆیە یاخود هی دەرەکیە یاخود هەردووکیە بەیەکەوە، ینی خەڵک بە جددی مەبەستێتیەوە بزانێت؟ برای من ئیشەکان ئێستا جێ ناهێڵڕێت بۆ سیستەم. ینی لەوانەیە محەممەد شیع سوودانی لە ماوەیە مانگەیە 50 وەفدی کوردی بینی بێت، هەر وەفدێکە چێت ڕسمێکی لەگەڵ ئەگرێت و ئەڵێت من ئەو موچە لە بەڕیان وەردەگرێ محەممەد شیع. من نازانم، من وتەبێژی محەممەد شیعنیم، بەڵام ئەزانم کە هەر کەسێک لە کوردستانەوە چێت ڕسمێکی لەگەڵ ئەگرێت و ئەڵێت بەیانی موچەکە دێ واژ نییە. ئیشەکان جێ ناهێڵن کە ئێمە بە دامەزراوە تەعامل لەگەڵ حکوومەتی عێراقین، دامەزراوەکانی هەرێمی کوردستان تەرەف بن لەگەڵ حکوومەتی عێراقی. هەر یەکێکیان داوای بینین و دیدارێکی 5 دقەیەکە ڕسمێک ئەگرێت و یێتەوە لە سۆشیال میدیا مێشکی خەڵک پڕەکالەوەی کە تەواو ئیتیفاق جێبەجێ کراوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئیلتیزام بکات سبەی موچە دێت، نازام 3 موچە دێت، قسەی ناڕاست. مشکیلەکە چییە؟ مشکیلەکە ئێستا ینی ئەوە بینیمان موچە چۆن هات. ئەوانەی کە دوێنێ یانوت 2 موچەیەت، ئەوانەی کە ئەیانوت تەواو هەموو شت بەدڵی ئێمە ئەبێت لەبەرەوەی کە کوا چی بەدڵی ئێمەیە. چۆن سەیری خەڵکەکەنەوە، چۆن لێ دوان بۆ خەڵکە دەنەوە، چۆن لە ڕوویاندا ڕسمەکانیان جارێکی دیکە لە سۆشیال دابنێنەوە لە سۆشیال میدیاکان و بڵێنەوە لەبەر قسەی ئێمە موچەکە تەواو بەیانیەگات. کاک پێشەوە لەبەر کورتی کات دەمەوێت و پرسیارەتیش فەرموو. باسی موچەمان کرد، ینی باسی هەموو شتێکمان کرد، بەڵام دەمەوێتش بپرسم سبەی دەست بە دابشکردنی موچە دەکرێت، ئامادە کاریەکان دابشکردنی؟ بەڕێز جەنابی سەرۆکوەزیران ئەمڕۆ بەڕێز وەزیری دارایی ڕاست پاردوو کە بە زووترین کات خشتەی موچە بڵاو بکرێتەوە و دەست بە دابشکردنی موچە بکرێت و ئەو نەقسەی کە هەیە پڕ بکرێتەوە و پشت بە داهاتی ناوخۆ ئەبەسترێت، چونکە بڕەکەی زۆرە بۆ پڕکردنەوەی. لەوانەیە پرسیار بکرێت باشە مەسەن داهاتی ناوخۆ بۆچی لەکوێ بۆ پێشتر؟ ئێمە ئەوە 2 مانگی شەبێت هیچ پارێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەنێردراوە.
ئەو ئیش و کار و پرۆژە و خاشاک و شەقام و خۆ ئیشەکانی حکوومەت نەوەستاون خۆ سیانەی کارەبا و ئاو ئەمانە هیچی نەوەستاوە مەگەڵمانە بەچی ئیشێکراوە بەڵێ دەست بە دابەشکردنی موچە ئەکرێت باش و هەوڵ ئەوەیە کە لە سێ بۆ زۆر باشە لەبەرکەمی کات هەموو پرۆسەکە کۆتایی پێبێت و لەبەرکەمی کات بە فرسەتی دەزانم پرسیارێکی دیکە بکەم زۆر بە کورتی وەڵام بڵێتەوە کێشەی کەمی بنزینیش هەبوو ئەمڕۆ چۆن باسییان بابەتان کرد وەروە چارەسەری بۆم بابەتە کێشەی کەمی بنزین لەوانەیە زۆر کەس پرسیار بکە بۆچی ئێمە ئێستا نەوتەکەمان نانێرینە دەرەوە بۆچی نایدێنە پاڵاوگەکانی خۆمان لەبەرەوەی کە ئێمە ئەتوانین بیدێنە پاڵاوگەکانی خۆمان بەس دوو هۆکار دەستی ئێمەی بەستۆ یەکەمیانەوەیە کە حکوومەتی عراقی گرێبەستی لەگەڵ کۆمپانیەکانی ئێمەش هەیە نەوتی خۆمانیان پێ ئەدەین ئەو 7,000 بەرمیلەی کە ئێمە بێ بیاندەین ئەیان دەینێ بنزینەکەش بۆ شارەکانی دیکەی عێراق برێت بەڵێ هەندێک بنزین هەبووە کە نزیکەی 500,000 لیترێک بۆ ئێمەیان نردووە چەند ڕۆژێکی ئەوەش بردراوە وە کوالیتی نەوتەکەی ئێمە هی هەموو شوێنێک بۆ ناو پاڵاوگەکان نابێت هەندێکی قورسە هەندێکی کوالیتەکەی باش نییە هەموو ئەم نەوتەکەەوە تێکەڵەکرا اینجا نەوتێکی ئایپی بەرزی لێ دروستەکرا بەڵام هەموو نەوتەکەی ئێمە بۆ ئەوە ناشێت کە بینێرینە پاڵاوگەکان ئەو پاڵاوگە گەورانەشی کە هەمانە گرێبەستیان لەگەڵ حکوومەتی عراقی هەیە بۆی کە پاڵاوتن بۆ سوتەمەنی ئەوان بکەن ئەمانە هەمووی بوونەتە بەربەست لە بەردەم ئێمە کە نەمانتوانیەوە بەڵام هەندێک ڕێگەی گیراونەتە بەر بۆی کە ئەمەش چارەسەر بکرێت و نەبێت ئەزمەیەکی جدی لە ناو بازاڕ ڕێگە بە بازرگانەکانە درێت ئەم ڕۆژ حکوومەتی عراقی هەندێک سوتەمەنی نردووە و ینی ڕێگە پێدانەکەش بەپێ و کوالیتەیە کە وەزارەتی سامانە سروشتەکان زۆر سپاس دەکەم کار پێشەوە بەهۆی کەمی کاتەوە دەبێ بمبووری شێوازە هاتینێ کۆتایی باسی ڕۆژی ئەمڕۆمان گەلێک سپاس